کتێبەکەم بە ناوی جیهانی ئاردوینۆیە، باسی ئامێرێکی ئەلکترۆنی ئەکا بە ناوی ئاردوینۆوە کە ئەم ئامێرە لە ساڵی 2005 لە شارێک لە شارەکانی ئیتالیا چەند کەسێک کۆبوونەتەوە و دروستیان کردووە. ئەم ئامێرە بەکارهێنرێت بۆ ئەوەی کە بتوانین با بڵێن پرۆگرامی وردە کارپێکەرێکی پێ بکەین کە ئەم وردە کارپێکەرە لە هەموو ئەو شتانی کە لە دەوروبەرمانایە با بڵێن شتە ئەلکترۆنیەکان بەکارهێنرێت، هەر لە تەلەڤیزۆنەوە هەر لە مۆبایلەوە هەموو ئەوانە وەکو زاکیرە بەکارهێنرێت بۆ ئەنجامدانی چەند کارێک کە خۆمان پرۆگرام ڕێژی بۆ بکەین. ئەم کتێبم باسی ئەوەکە کە چۆن بتوانین لە سفرەوە دەست پێ بکەین کە چۆن بتوانین ئەو ئامێرە بەکاربێنین بۆ دروستکردنی پرۆژەی بچووک هەتاوەکو پرۆژەی گەورەش. سەرەتا من کە لە زانکۆی دووهۆ بووم ساڵی 2014 بۆ 2015 بەحسی تەخەڕوجەکەم لەسەر ئاردوینۆ بوو. یەکەم ساڵ بوو کە ئەم بابەتە بەکاربهێنرێت لە زانکۆی دووهۆکە، بۆیە کە بەدوای سەرچاوە گەڕین ڕاستی هیچ سەرچاوەیەکی کوردیمان دەست نەکەوت. گەڕین بەدوای ئەوەیە کە سەرچاوێکی کوردی گونجاومان دەست بکەوێ سوودی لێ ببینین هیچمان دەست نەکەوت. مەجبورمان بڕۆین بەدوای سەرچاوی عەرەبی و ئینگلیزی بگەڕین. من هەر لەو کاتەوە دەستم بەوە کرد کە بیر لەوە بکەمەوە ویستم کتێبێکی کوردی لەسەر ئەم بابەتە بنووسم. ئیتر لەو کاتەوە کاری لەسەرەکەم وردە هەتاوەکو ئەمساڵ کە توانم. لە کاتی نووسینی ئەم کتێبەیە کۆمەڵێک بربەست هاتووەتە ڕێگەم. یەکێک لەو بربەستانە ئەو بوو کە نەمزانی کە چۆن بتوانم ئەو بیرۆکانی لە مێشکمایە بیخەمە سەر پارچە کاغەزێک و بیخەمە بەردەستی خوێنەر بۆ ئەوی سوودی لێ ببینن. و یەکێکی تر لەوانەی کە هاتە پێشم یەکێک لەو بربەستانە ئەوە بوو کە ساڵی کۆرۆنا بوو. من کتێبەکەم تەواو کرد ڕاستەوخۆ کۆرۆنا هات. 2 ساڵ کۆرۆنا بوو بۆیە نەمتوانی کتێبەکەم چاپ بکەم. ئەوە زۆر تەئسیری لێکردم وای لێکردم کە پەشیمان ببمەوە لە نووسینی کتێبەکە و ئەسڵەن بیری ئەوەم نەبوو کە دووبارە چاپی بکەمەوە. بەڵام ئەم ساڵ کە مامۆستاکانی خۆم ئەوانەی کە باوڵێن لەگەڵیانە کار ئەەکەم و هەروەها مێردەکەشم زۆر هاوکاریان کردم و پێیان وتم کە پێویستە تۆ ئەو زۆر مادوو بووی پێوە پێویستە چاپی بکەیت. وەڵڵاهی وەکو هاوکاری لە ڕووی زانستیەوە ڕاستی 1-2 مامۆسایەک هاوکاریان کردوم ڕێنوێنیان کردوم کە چۆن بتوانم بیرۆکەکانم خەمە سەر کاغەز. ئەگیناوەکو بابەتەکان زیاتر خۆم کتێبم خوێندووەتەوە لە شوێنی ترەوە کۆم کردووەتەوە. و هەروەها کاک پەروێز هوماشەیان نووسەری ئەزیزی شاریکەلار زۆر هاوکاری کردم هەر لە کاتی دەستپێکردنی کتێبەکەەوە هەتا ئەو ڕۆژەشی کە کتێبەکەم چاپ کردووە هەموو شتێک ئەو ڕێنوێنی پێداوم. من وەکو خۆم هیچ جیاوازیەک لە نێوان ژنان و پیاوان نابینم لە نووسینی کتێبە. هەر کەسێک بیەوێت هەر کەسێک توانایەکی هەبێت هەر کەسێک زانستێکی پێبێت من بە ضروری ئەزانم کە ئەوانی دەوروبەرشی سوودی لێ ببینن جا چی ژن بێت چی پیا و هەست ناکەم هیچ جیاوازیەکە بێت. من وەکو خۆم واشدا ئەنم کە ژنان توانایان زیاتر بێنە نووسینی کتێبە بە تایبەتی لە نووسینی شەعر و ڕۆمان و چیرۆکۆشتانە چونکە هەست و سۆزیان جوانترە هەست و سۆزێکی قوڵتر ئەتوانن ببەخشن. زۆر حەزم لە بواری زانستیە و کتێب ئەخوێنمەوە لە بواری زانستیە و پێشم خۆشە ئینشاءالله کتێبی تر بنووسمەوە بەڵام لە ئێستاە هیچ کتێبێک لە بەردەستمان نییە. ئەگەر خواتە من بدا و توانە بدا ئینشاءالله بەتەمام کتێبی تریشم هەبێت. لە ڕاستیە لە ئێستا ئەبینم کە ئەوانی بەتایبەتی گەنجەکان نابینم زۆر کتێب خوێندنەوە بەڵکو هۆڵیان بەردەوام بە شێوەی ئەلکترۆنی کتێبەکانیان دەستکەوێ یان لە ڕێگەی ڤیدیۆوە. بۆیە منیش ڕاستی لەم کتێبەیە کۆمەڵێک وێنەم داناوە بۆ ئەوەی سەرنجی ئەو گەنجانە ڕاکێشم بیخوێندنەوە. ئەگیناوەکو کتێب خوێندنەوە هەستەکەم چینەکانی ئێستا زۆر کتێب ناخوێنەوە. هۆکاری ئەوەی کە لە ڕۆژانی ئێستا کتێب خوێندنەوەکەم بۆتەوە گەڕێتەوە بۆ بەکارهێنانی هۆیەکانی با بڵێن ئەلکترۆنیەکە ئامێرە ئەلکترۆنیەکان. ئەم ئامێرە ئەلکترۆنیانانی وەکو سەرنجی مرۆڤ زیاتر ڕائکێشن لەو کتێبانە چکە پەڕەکانی کتێب پەڕەیەکی مردوون ئامێرە ئەلکترۆنیەکان زیندوون و بەردەوام شتی نوێت پێ پیشانەدا بۆیە گەنجەکان زیاتر حەزیان لەوەیە کە بەردەوام شتی نوێیان پێ پیشانەدا نەک پەڕەیەکی مردوو کە تەنها نووسینی تیاوە بە هیلاگن بۆ خوێندنەوە. ژنان زۆر جار ڕەنگە ڕێگریان لێ بکرێت ئەنجامدانی کارەکانیانە ئەوەش ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵی عادات و تەقالیدی کۆن کە لە ناو خێزانی کوردیە باوە. ئەڵێن ژن پێویست ناکە خۆی مادووکە برای هەیە باوکی هەیە مێردی هەیە ئەمان بەخێوی ئەەکەن چی لە ڕووی مادیەوە بێت چی لە ڕووی معنەوەی بێ بڵێن هیچ پێویستی بە هیچ نێ ئێمە هەموو شتێکە بۆ دابینەکەین بەڵام ئەوە ناگەێنێ کە ژنان پێویستە دانیشن و هیچ شتێک نەکەن. بەڵکو من ئەڵێم پێویستە هەڵبدەین چونکە من ئەزانم زۆر ژن هەیە توانا و بەهرەی زۆری هەیە ئەتوانێ هاوکاری دەوروبەرەکەی بکە سوودی لێ ببینن بۆیە پێویستە زۆر بە پێویستی ئەزانم کە هیچ خۆمان لە پیاوان بەکەمتر نەزانین بەڵکو هەڵ بدەین بەردەوام. من لە چەند پەیمانگایەک وانە متوتەوە لەو کاتێک کە زانکۆم تەواو کردو هەتاوەکو ئێستا
لەو پەیمانگانەش پەیمانگای گەرمیانی ناحکومیە و لە ئێستاە لە پەیمانگای قەڵای ناحکومیم لە کەلار و الحەمدولله لە ئێستا بەڕێوەبەری پەیمانگای قەڵای ناحکومیم لە گەرمیان.